ڕۆژی جیهانی فڕۆکەوانی شارستانی ئەمڕۆکە حوتی 12 لە جیهاندا ئەم ڕۆژە دیاری کراوە. بۆچی دیاری کراوە ئەم ڕۆژە؟ ئایا پێش ئەم ڕێکەوتە فڕۆکەوانی و بابەتی گەشت ومانە هەبووە یان نا و بە دیاریکایی زیاتر ئەوە باز دەکەین ڕوونی دەکەینەوە. گرنگی فڕۆکەخانە بۆ هەر وڵاتێک بۆ هەر شارێک چییە؟ شێوازی ئەنجامدانی گەشتەکان لەگەڵ وڵاتان چۆن ڕێک دەخرێت؟ چ شتێک قەرار لەسەرەوادا بڕیار لەسەرەوادا گەشتی نێوان شارێک لەگەڵ شاری وڵاتێکی تر ئەنجام بدرێت بە پێی زۆری و خواستی گەشتیارە یان ئەمە ڕێککەوتنی نێوان دوو وڵاتە لەسەر ئەنجامدانی گەشتەکان و کرانەوەی دەرگا بەڕووی گەشتیاری و بازرگانی لە ڕووی یەکتر. بابەتە بازرگانیەکان چەند کاریگەریان هەیە لەسەرەوەی گەشتەکان زیاتر بکرێت. کۆرۆنا لەم سەردەمەدا کە ئێستا هەیە چ کاریگەریەکی لەسەر ئەنجامدانی گەشتەکان کردووە؟ ئێستا هەندێک وردە پرسیاری تریش دەکەین. بابەتی گەشتکردن چۆنە؟ دەبێت چیت هەبێ بەڵگەنامانی پێویستن لە بابەتی کوتان بە ڤایرۆسی ڤاکسینی کۆرۆنا دەبێت چی بێت؟ ئەمان و کۆمەڵک پرسیار ئاڕاستەی میانەکەمان دەکەین. زۆر بەڕێز ئەندازیار تایر عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەیە. کاک تایر زۆر بەخێر بێ. بانی زۆر سوپاس بەیانی ئەوە و تەواوی هاوڵاتیانی کورد لە هەر پارچێکی دنیایان باش و خێر بێ. حوتی 12 بۆ ئەم ڕۆژە دانراوە. ینی پێش ئەم ڕۆژە بابەتی فڕۆکەوانی نەبووە، بۆچی ئەم ڕۆژە بە دیاریکراوی دانراوە؟ مێژوەکەی چییە؟ بەڵێ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەتە لە بۆنەی تریشە باسی ئەم بابەتە زۆر کراوە، بەڵام من ئەمەوێت کورتێک لەسەر بواری فڕۆکەوانی و فرین باسکەم لێرە. یەکەم جار کە ئادەمیزاد توانی بفرێت بەهۆی ئامێرەوە لەسەر زەوی لە ساڵی 1902 بوو. ئەو کاتە دوو برا هەبوون بە ناوی برایت برادەرز، یان دوو براکەی ناوی برایت بوو. ئەو کاتە توانیان ئامێرێک بفرن بۆ ماوەیەکی زۆر کورت بەهۆی مەشینەیەکەوە. ئەوە سەرەتای دروستبوونی فڕۆکەوانی بوو لە جیهاندا. هەڵبەت لەوە پێشی زۆر محاولە کراوە، بەڵام ئەوە یەکەم جار بوو کە تەجروبە بکرێت مەسەلەن 36 مەتر بتوانن بۆ 12 سانیە بە ئاسمانە بفڕن. دوای ئەوە وردە وردە نزیک بوویەوە لە حربی عالەمی یەکەم، واتە جەنگی جیهانی یەکەم، زلهێزەکانی دنیا ئەم بواریان قۆستەوە بۆ دروستکردنی فڕۆکەی جەنگی. لە جەنگی جیهانی یەکەمە زلهێزەکانی دنیا فڕۆکەیان بەکار هێنا بۆ یەکلایەکردنەوەی ئەنجامەکانی جەنگ، بەڵام بە شێوەیەکی سەرەتایی. ئەم بوارە لە پێشکەوتندا بوو تاکو و چەندین کۆبوونەوە و ناوەند و لیژنە دروست کرا لە ساڵەکانی 1927 و 37 لە شاری هاڤانە و لە شاری پاریس و ئەوانە بۆ ڕێخستنی بواری فڕۆکەوانی لە دنیا، چونکە بواری فڕۆکەوانی لەسەر زەوینیە لەسەر ئاسمانە و ئاسمانیش ئاسمانێکەیە لە دنیا کە دنیای داپۆشیوە. زلهێزەکان ویان بینی کە ئەم بوارە بۆ مەسلحەتی خۆیان بقۆزنەوە. ئەمریکا و بەریتانیا دوای حربی عالەمی دووهەم دوو کتلیان دروست کردبوو هینی فڕۆکەوانی. هەر یەکیان ئەیانویست ئەو بوارە بەلای خۆیانە بە بەرژەوەندی خۆیان بگونجێنن. ئەمریکا لە ساڵی 1944 52 دەوڵەتی کۆ کردەوە لە شاری شیکاگۆ، یەکیشیان عێراق بوو، بۆ ڕێخستنی بواری فڕۆکەوانی شارستانی لە دنیا. هەتا ئەو کاتە هەموو بوارەکە بە بواری ئەسکەری بوو، بەڵام بیریان کردەوە لەوەی کەوا ئیتر جەنگ سوودی نەماوە لە دنیا. ئیتر ئەو کاتە بارودۆخی ئەوەیە کەتر ئەم بوارە بچێتە بواری شارستانیەوە. دنیا و ژیانی کۆمەلگا پێی نایە خۆناغێکی ترەوە کە جەنگەکانی تر وردە وردە تەواو بوو. زلهێزەکان بە جۆری شکە سیاسەتەکانی خۆیان بەرجەستە ئەکرد. لە ساڵی 1944 ئەمریکا 52 دەوڵەتی لە شاری شیکاگۆ کۆ کردەوە بۆ ڕێخستنەوەی بواری فڕۆکەوانی، بۆ دانانی با بڵێن ڕێکەوتنامەیەک، بۆ دانانی کۆمەڵێک ڕێنمایی و ڕێنسا بۆ ئەوەی وڵاتان لەسەر ئەو ڕێنمای و ڕێسانە ڕێبکەون کە لە بەرژەوەندی هەموو دنیا بێت. لێرا بەریتانیا بوو بە کتلەیەک خەریک بوو ئەو بابەتێک بە، بەڵام کەنەدا کەوتە بینی ئەم دوو وڵاتەوە لەسەر سیغەیەک ڕێشە خستن. بۆ ماوەی ساڵێک ئەم ڕێکەوتنامەیان ناونا ڕێکەوتنامەی شیکاگۆی کاتی، خواتە ڕێکەوتنامەی فڕۆکەوانی شارستانی کاتی. لە ماوەی ساڵێکە دەرفەت درا بە وڵاتان بۆ ئەوەی دراسی ئەم بابەتە بکەن و تەصدیقی ئەم بابەتە بکەن. دوای ساڵێک وڵاتان گەڕانەوە و ڕێکەوتن لەسەر کۆتا سیغەی ئەو ڕێکەوتنامەیە کە ناوێننا ڕێکەوتنامەی شیکاگۆ. ڕێکەوتنامەکە کەی و لە حوتی 12 1944 ئەمە ئیمزاکرا، بۆیە
حوتی دوانزەی هەموو ساڵێکدا ئەندێ بە ڕۆژی فڕۆکەوانی شارستانی لە جیهاندا هەموو ساڵێک ڕێکخراوی فرینی شارستانی کە ئەنجامی ئەو ڕێکوتن نەبوو ڕێکخراوی دروستکە بە ناوی ڕێکخراوی فرینی شارستانی لە دنیا هەموو ساڵێک حوتی دوانزە لە ناوەندە فڕۆکەوانە جیهانەکانە ئەم یادە ئەکەنەوە چونکە بەڕاستی ئەگەر سەیری ڕێکوتننامەی شیکاغۆ بکەین کۆمەڵە بەندی گەرنجی تایە کە وڵاتەکان گەشتنە ئەو سێرەی کە ئیتر بواری فڕۆکەوانی بەکاربهێنرێ بۆ خزمەتی بەشەریەت بۆ خۆشگۆزرانی بەشەریەت بۆ نزیکردنەوەی کللتوری گەلان بۆ تێکڵاوکردنی کللتوری گەلان و نزیکبوونەوە وە کورتکردنەوەی ماوەکان بۆ بواری گەشتیاری بۆ بواری کللتوری بۆ بواری بازرگانی بۆ هەموو بوارەکانی ژیانی کۆمەلگا ئەوە تا لەوەتەی بواری فڕۆکەوانی هاتوۆتە ژیانی ئێمەشەوە ژیانی ئەمە بە جۆرێک گۆڕاوەکە گە بەراوردیکەن لە ساڵانی 2023 پێش و زۆری جیاوازە زاچ جای ئەوەی کە نزیکەی 1970 ساڵە بڵین 80 ساڵە ئەم بوارە لە دنیا بەرجەستە بۆ جێبەجێ ئەکرێ وڵاتانی زلهێز و پێشکەوتو ئەم بواریان بە جۆرێک استقلال کردو کە بۆتە مایەی پێشکەوتنی تاشی کۆمەڵ هەموو کۆمەلگا پێشکەوتنیشی وا بە بەرچاو کەوتووە کە هەموو عالەم هەموو دنیای ئێمە لەبەر چاوێتی تا ئێستا بواری فڕۆکەوانی وای لە هاتووە کە دەرچووە لە بۆشایی ئاسمانە ئیسائیشەکە و ئەو سەتەلایت و مانگە دەستکردانی کە دروستکراون و بە دەوری ئەم زەویە ئەسوورێنەوە بێگومان دەرەنجامی بواری فڕۆکەوانیە کە زانست گەشتە ئەو ئاستی کە بتوانێت ئەو تەنانە بفرێنە لە دنیا و لە ئاسمانە بسوورەتەوە خزمەتی مرۆڤایەتی بکات. زۆر باش بگومان کاکتار بواری فڕۆکەوانی بە شێوازێکی گشتی کاراسانی زۆر باشی لە ژیانی مرۆڤایەتیا کردەوەکو خۆشت باسی لێەوە کرد. باکەمە قسە لەسەر هەرێمی کوردستان بکەین کە باز لە فڕۆکەوانی شارستانیەکەین لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێک هەیە تا چەند توانراوە ئەو پێشکەوتنانی کە وڵاتە پێشکەوتەکان لەم بوارەیە بینیانە ئێمەش بێ بەش نەبینی. بەڵێ خۆیە گەرچەی ڕێکەوتنامەی شیکاغۆ و بەندەکانی بکە یەکێک لە بەندە هەرە گرنگەکانی ئەوەیە کە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی و کۆمەلگایە. ئێمەی کوردستان لەم هەرێمایان بەشەشین لە عێراق. عێراقێشێکە لەو دەوڵەتانی کەوا ڕێکەوتنامەی شیکاغۆی ئیمزا کردووە کەواتە پابەندە بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیە بەند بەبەندی. بەڵام خۆتان نەزانن ئێستا بارودۆخی سیاسی عێراق ڕەنگی داوەتەوە لە هەموو جونگەکانی ژیانی ئێمەیە بەڕاستی. ئێمە لە ساڵی 2023 بۆ 2004 تا 2005 فڕۆکەخانەکانمان دروست کردووە. لەوە پێش ئێمە هیچ سوودێکمان لە بواری فڕۆکەوانی شارستانیە نەبینی وەکو هەرێمی کوردستان مەگەر تاکە خەڵک سەفەری کردوێت لە بەغداوە بۆ وڵاتانی تر. لە ساڵی 2005ەوە هەرێمی کوردستان پێی نایە ناو نەخشەی فڕۆکەوانی شارستانی جیهانەوە. کەواتە ئێمەش بووین بە بەشێک لە فڕۆکەوانی شارستانی جیهان. تێکەڵ بووین بە کولتوری گەلان، تێکەڵ بووین بە بواری فڕۆکەوانی شارستانی. بۆیە ئێمە لە ساڵی 2005ەوە کراینەوە بە ڕووی هەموو جیهانە لە هەموو بوارەکانی کۆمەلگا. ئەگەر سەیریکەیت لە ساڵی 2005ەوە چەندین پێشەنگای نێودەوڵەتی، چەندین شاندی ناودەوڵەتی، چەندین کۆمەڵ و سیمینار و لە هەموو بوارەکانە ڕێکخراوە خۆشمان چوونە دەرەوە بە شاند و حکوومەتی هەرێمی کوردستان چەندین شاندی ناردۆ دەرەوە پەیوەندەکانی ئێمە لە بواری سیاسی دیپلۆماسی کللتوری ئابووری لە هەموو بوارەکانە زیادی کردو. ئەمە هەمووی ڕنگدانەوەی بواری فڕۆکەوانی شارستانیە کە بووە بە ئامرازێک بۆ کورتکردنەوەی ماوەکان و بۆ کورتکردنەوەی کاتەکان بەڕاستی. ئێستا تۆ سێری کە توانین لە شاری سلێمانیەوە بچی بۆ شاری ئەستەمبول بۆ ماوەی 2 ساعت کەمتر ئەوسا ئەبوایە بە ماوەیەکی زۆر دوورێژ و گرفتێکی زۆر بچیتە بۆ ئەو شارە وە بۆ شارەکانی تری دنیا بۆ وڵاتانی دەوروبەر بۆ تاران بۆ ئەو وڵاتانی کە خەڵک بۆیەچێ. بۆیە بەڕاستی لەوەتەی بواری فڕۆکەوانی شارستانی لە هەرێمی کوردستان ئەم دوو فڕۆکەخانەی کە دروست بووە فڕۆکەخانی سلێمانی و هەولێری نێودەوڵەتی بەڕاستی بوون بە ئامرازێکی گرنگ بۆ پێشکەوتنی کۆمەلگاکەمان و گەیشتن بە قۆناغێکی گرنگ وەکو قۆناغەکانی تری کۆمەلگاکانی دنیا. بەڵام هێشتا ئێمە لە سەرەتاین لەو بوارە کە پێویستمان بە هەماهەنگی و پشتیوانی و پشتگیری هەموو لایەنێک و هاوڵاتیانی خۆمان هەیە. بێگومان ئێمە بەپێی یاسای فڕۆکەوانی شارستانی عێراق کارەکەین. هەموو فڕۆکەخانەکانی عێراق لەژێر سایەی یاسای فڕۆکەوانی شارستانی عێراق کارەکە. بۆیە هەر ڕێنمایەک لە دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی عێراقەوە دەرچێ هەموو فڕۆکەخانەکانی عێراق بە ئێمەشەوە مولزەمە بە جێبەجێکردنی بێژگە لە هەندێک ڕێنمایی
حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە پابندی مەجێبەجێکردنەوە ئێستاینە سەر ئەو زۆر باشە کاکتار باکەمە قسە لەسەر گەشتەکان بکەین بۆ نمونە لە کاتێکا کە ڕاگەیەندە ئیتر گەشتێک لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە لەگەڵ وڵاتێکی ترا بۆ نمونە کە یەکەم جار و تازە بێت ئەنجام ئەدرێ ئەم گەشتە لەسەر چ بنەمایەک بۆ ئەم پەیوەندیە چۆن ڕایکەخێ گەشتەکان چۆن دروست دەکرێت لەگەڵ وڵاتێکا کە یەکەم جار بێت سەردانی بۆ بکەن خۆی پێش ئەوە بینە سەر ئەو ڕێخستنە ئەبێ بین بزانین ئەو وڵاتە چەند پێشکەوتووە کە گەشتەکەی بواکرێت بێگومان گەشتکردن بۆ وڵاتێک با بڵێن شاری سلێمانی و هەرێمی کوردستان فڕۆکە بۆچیە بۆ هەرێمی کوردستان ئەنجام بۆچیە هەدەفەکەی چییە لە پێش هەموویە هەدەفەکەی بازرگانیە ئەگەر گەشتیاری بێ ئەگەر کارگۆ بێت ئەگەر گەشتیاری بێت ئەگەر هەرێمی کوردستان پێشکەوتوو بێت ژیانی خەڵک مسۆگەر بێت خەڵک باخەڵی پڕ بێ لە پارە و پارەی بدابینی ژیانی کرا بێت بێ گەشت بکات لایەنەکانی تری ژیانی مسۆگەر کرابێ ئەو کاتە هاوڵاتیان بیلەوە کاتەوە کە سەفەر بکات بۆ گەشتکردن و بینینی وڵاتانی تر ئەگەر هاتو ئەمە بەرجەستە کراوە ئەو کۆمپانیانە سەیریان کە لە هەرێمی کوردستانە ئەم پێشکەوتنە هەیە و خەڵکی زۆری شەیە لێرە بۆ نمونە کۆمپانیای ئێکس بەهۆی تۆ یا بەهۆی کۆمپانیایشکەوە یا بەهۆی ناوەندێکەوە یا بەهۆی حکوومەتەوە یا بەهۆی هەر کەسێکەوە بێ اقتراحەکە کەوا گەشتێک لە شارێکەوە لە دەرەوە عێراق بۆ سلێمانی بکرێت یا کۆمپانیاکە بۆ بەغایکە ئەوێ بێ بۆ سلێمانی ئەوێ بێت دراسی خۆی بکە بزانێ ئایا ئەو هەدەفی کە ئەوەیە پێچێت ئەگەر گەشتیاریە ژماری گەشتیارەکان زۆرن ئەونا هەن کەوالایانی تیجاری و بازرگانی ئەو پڕکاتەوە جامە چۆن بڕیاری لێ درێکاکتای پێشتر بە دراسی شتێک ئەبێ دراسە کرابێت ئەبێ دراسی بکات تەبەنەوە یەک مفاوازاتەکە دانیشێ سەیری ئوتێلەکانەکە سەیری بواری ژیانی خەڵکەکات سەیری ئاستی ژیانی خەڵکەکە دراسی کۆمپانیەکانی ترەکە بزانە پرسیار ئەکات هەر کاتێ زانست تەنها شارە ناکە کە بۆ دەوروبەریشی ئەو شارە و پەیوەندەکانی ئەو شارە بواری بازرگانی بواری کشتتوکاڵی بواری کللتوری زانستی ڕۆشنبیری هەموو بوارەکانی کاتەوە ئەو کاتەیەت لەگەڵ حکوومەتەکە بە حکوومەتی هەرێمی کوردستانیا بێ لەگەڵ بەغا چونکو دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق دەسەڵاتی ئەوە هەیەکەوە موافقەتی گەشتێ بکە لە شوێنێکەوە بۆ فڕۆکەخانەیەکی تری عێراق بابڵێن ئەو فڕۆکەخانەی سلێمانیە ئەو کاتە ئەو کۆمپانیایەت داوایە تەقدیمەکە بە فڕۆکەخانەی سلێمانی و بە بەغداد بەڵێ من بەسەر من ئەمەوە گەشت بکەم گەشتی گەشتیاری هەفتەی 2 جار لەسەر ئەساسی دراسەکەی خۆی یا هەفتەی 1 جار وە قابلە بۆ زیادکردن ئەو کاتەیە سێری ئیمکانیەتی فڕۆکەخانەکە ئەکات لەلایەنی ئاسایشی فڕۆکەوانیەوە لایەن دیشینگەوە لایەن گومرگەوە لایەن سەلامەتیەوە لایەن ئەتەکێتەوە لایەن دۆکومنتەکانیەوە لەلایەن هەموو بوارەکانیەوە چونکو ئێمە ئەوانە هەمووی نەشر کراوە لە لاپەڕەی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق و ڕێکخراوی فڕینی شارستانیە فڕۆکەخانەی سلێمانی چەند مەدرەجی هەیە مواسەفاتەکەی چییە ستافەکەی چۆنە کۆنتترۆلی چۆنە سەلامەتەکەی چۆنە ئاگرکوژانە و سەلامەتی و فریاکەوتنی چۆن ئەمانە هەمووی بڵاو کراوەتەوە اینجایەت واتە خۆشبەختانە ئەمانەمان هەمووی ستاندار ئەمانە کاکە ئەمانە پێش ئەوەی تۆ فڕۆکەخانە بکەی بە نێودەوڵەتی و تەشغیلێکی ئەبێمان هەموو دابین بکەین اینجا بەغداد وەکو دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق یەک تەفتیشی ئەو فڕۆکەخانەیەکە بزانە ئایا گونجاوە بە پێ ڕێنمایەکانی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقا بتوانێت گەشتێ بکرێت بۆ ئێرە بەلا خۆی هیچ فڕۆکەخانەیەک ناتوانێت خۆی بەگەر بخە ئەگەر بێت و دۆکۆمنت و هەموو ستاف و هەموو پێداویستی و هینی فڕۆکەوانی و سەلامەتی و ئاسایش و ئەوانەی جێبەجێ نەکە ئێستا فڕۆکەخانەی تری هەیە لە عێراقا ئێستا نزیکی شاری سلێمانیە یەکێک لە شارەکانی عێراق هەموو شتەکانی تەواو کردەوە کوزەوی خەریکی ئامادەکردنی دۆکۆمنت و پێداویستەکانە و چەندین جار دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی مەنێرە بۆ پشکنی بزانە ئایا کەم و کوڕەکانی تەواو کردووە تا ئاستی بتوانێت گەشتێک بکرێت بۆ ئەو فڕۆکەخانەیە ئەگەر وانە بێ هیچ کۆمپانیاک ئامادە نییە فڕۆکەیەکی بای 150 میلیۆن دلارە بە ستافێکی پرۆفشناڵەوە بینێرە بۆ فڕۆکەخانەیەک بواری سەلامەتی نەبێت و ئاسایشی نەبێت و فڕۆکەوانی نەبێت و ئامێرەکانی تاوا نەبێت و چێک نەکرابێت و ستافەکەی پرۆفشناڵ نەبێت و ستافە فەنیەکەی ئەگەر دۆکۆمنت و ئەگەر مۆڵەتی وەرنەگرت بێت ئەم هەموو شتانە دابین کراوێ اینجا فڕۆکەیەک لە فڕۆکەخانێک ئەنیشێتەوە ئەو کاتە کە داواکەی تەقدیم کرد ئەگەر هاتوو ئێمە موافقەتماندا دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقیش موافقەتدا بۆی ئەو گەشتە لەو شاری دەرەوەی عێراق پێ بۆ چۆ بۆ شاری سلێمانی بێگومان پێش ئەوەی ئەو گەشتە بێت ئەو نەفرانەی کەتیایەتی
طبعا لەوێ هەموو بە جیازی هەبێ بە فیزی هەبێ اینجا دۆکۆمنتەکانی تەواو بێ اینجا ئەو نەفرانە سەرەکەون ئەگەر بێت و خەڵکی عێراقون بێگومان خۆتان زانانی عێراق فیزەی نایە بەس دۆکۆمنتەکانی کێوێ ئەو کاتە پێشەوەی گەشتەکە بێت ئەبێ ئەو کۆمپانیا یاخ و کاپتنی ئەو فڕۆکەیە بزانێ بواری کەژناسی لە فڕۆکەخانەی سلێمانی چییە لەو کاتەکە چکو لە فڕۆکەخانەی سلێمانیش بەشێکی گرنگی کەژناسی هەیە کە کۆمەڵێک گەنجی پێگەشتووی مۆڵەتداری پێگەیانداو هەیە لە فڕۆکەخانەی سلێمانی کە هەموو خەڵکی خۆمان و هەموو گەنجی کوردی خۆمان پێگەشتون لە بواری کەژناسی فڕۆکەوانیە کە هەموو نیو سەعاتجارێک راپۆرتێکی کەژناسی بڵاوکەنەوە بە هەموو دنیا بۆ ئەوی بزانکەوە بۆری کەژناسی دەوروبەری شاری سلێمانی چەندە و هەموو 6 سەعاتێکی راپۆرتێکی تری تەفسیلی بڵاوکەنەوە کە سعات ئەو بواری کەژناسی لە فڕۆکەخانەی سلێمانی ئەوەیە و ئەلا ئەگەر ئەو فڕۆکەیە ئەو کۆمپانیا نەزانێ بواری کەژناسی لە فڕۆکەخانە و دەوروبەری شاری سلێمانی سەلامەتە ئەو فڕۆکەیە نانێرێت بچێت بۆ فڕۆکەخانەی بەدیل فڕۆکەخانەی بەدیلی ئەمە چییە فڕۆکەخانەی هەولێرە یا فڕۆکەخانەی بەغایە خوانە کردە ئەگەر ئەو هات و نزیک بۆ بوارێکی کەژناسی یا بوارێکی نەخوازا و ڕوویدا لە فڕۆکەخانەی سلێمانی تەمەن ئەو پەیوەندیە لە بینی تاوەری سلێمانی ئەوەکە نزیکە بێتەوە ئەگەر بێت و بزانێ نیشتنەوەی ئەو فڕۆکەیە نەگونجاوە یا ناکرێت لا ئەدا بۆ فڕۆکەخانەی بەدیل پەیوەندیەکە بە فڕۆکەخانەکەی ترەوە بۆ ئەوەی بواری سەلامەتی خۆی بپارێزێ و ئەو نەفرانی کە تایەتی پارێزراو بن بواری فڕۆکەوانی بوارێکی زۆر هەستیارەکە برای بەڕێزم لەبەرەوە پێویستەکە هاوڵاتیانی خۆمان حکوومەتی خۆمان لانی کە وشیاری فڕۆکەوانیان هەبێ بۆ ئەوی بزان هەم گرنگەکەی هەم چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ فڕۆکەخانە و پێداویستەکانیشی دابین بکەن چۆکە پێداویستەکانی دابینەکەی تۆ لە بواری فڕۆکەوانی دنیای دواکەوی ڕۆژانە پێشکەوتن هەیە لە بواری فڕۆکەوانی شارستانیە ئەگەر تۆ ڕۆژانە یا بە قۆناغ بە قۆناغ نەچیتە ئەو بوارەوە لەگەڵ ئەوانە تۆ دوا ئەەکەوی کە دواکەوتی وردە تۆ چالاچەکانی کەمە بێتەوە کە چالاچەکان کەم بۆ فڕۆکە نایە کە فڕۆکە نات ئیسفادی فڕۆکەخانەکە نابینێت باشە ئێستا چالاچەکان چۆنە بۆ لە نێو فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی ڕۆژانە چەند گەشت ئەنجام ئەدرێ چ وڵاتێک هەیە ئێمە هیچ جۆرە پەیوەندێکی گەشتکردن لەگەڵیادا تا ئێستا نەمانتوانی بە ئەنجامی بدەین با پرسیارەکە بە جۆریشکە دای ئێستا ساڵی 2020 کۆتاییە ئێمە لە ساڵی 2005ەوە فڕۆکەخانەمان کردوێتەوە ئەگەر لە ساڵ 2005 بین بەرەو ژوور لە ساڵی 2005 کە لە مانگی حوتی 2005 ئەمریکان فڕۆکە نیشتەوە لە فڕۆکەخانەی سلێمانی ئەو کاتە تا مانگی 11 تەنها ئێمە گەشتمان هەموو بوو بەغا ڕۆژانەیە گەشت هەبوو لە مانگی 11 فڕۆکەخانەی سلێمانی دوای وەرگرتنی مۆڵەت لە بەغدا دوای دابینکردنی بوارەکانی ئاسایش فڕۆکەوانی و نیشینگە و گومرگ و بوارەکانی تر و کۆمنت بووین بە فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی و ئەوی تر فەرقی چییە؟ فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەتوانی فڕۆکەیەک لە سلێمانی بفرێ بۆ وڵاتێکی تریا لە وڵاتێکی ترەوە بێ بۆ سلێمانی هەم پێمە وڵات دەوڵەتی چی جیاوازە لە فڕۆکەخانەیەکی ناوخۆیی ئێستا مەسەن نەتوانین لێرە بچی بۆ بەسڕە لێرە بچی بۆ نەجەف و بەغا من نەتوانم ئێستا بە هەوێک لێرەوە سەرکەوم لە سلێمانی بچین بۆ بەغا نە پێویست بە فیزەکە نە بە گومرگەکە نە بە نشینگەکە نە بە هیچ شتێک ناکات ئەمە فڕۆکەخانەی نێوخۆییە فڕۆکەخانەی نێودەوڵەتی پێویستەکە ئاسایشی فڕۆکەوانیت هەبێ پێویستەکە گومرگت هەبێ پێویستەکە نشینگەت هەبێ پێویستەکە بواری فیزە و ئەو شتان پێوارێک بواری تەندروستیت هەبێ هەبێ ئاسایشی فڕۆکەوانیت هەبێ ئەمانە فەرقی هەیە لەگەڵ فڕۆکەخانەیەکی نێوخۆییە وردە 2005 بەرەو ژوور زیادی کردو لە ساڵی 2006 نزیکەی 130,000 کەس فڕۆکەخانە بەکارهێنا وردە ئەمە زیادی کردووە لە ساڵی 2014 بوو بە 9 ملیۆن زیاتر فڕۆکەخانەی سلێمانی بەڵام خۆتان زانن ساڵی 2014 چی ڕوویدا؟ داعش کە داعش هاتە عێراقەوە وردە ئەمە کاری کردە سەر بواری فڕۆکەوانی شارستانی چکو ئاسمانی ئەم وڵاتی ئێمە نیوەی وڵاتی عێراق وای لێ هات ئاسمانەکەی بوو ئاسمانێکی ئەسکەری هەمووی خەریکی جەنگ بوون لەگەڵ داعشە ئەم ئاسمانە فڕۆکەی چی تیا بوو جەنگی تیا بوو بۆیە زۆربەی زۆری ئەو فڕۆکانی کە هاتن بەسەر عێراق ڕۆشن لایەنە بەسەر ئێران ئاچون بۆ جنوبی شەرقی ئاسیا ئەمانەش مەڕاتی جەوێ لەسەر عێراق بەختی هەیە کورتترین ماوەی لە بینی ئەوروپا و جنوبی شەرقی ئاسیا بەڵام ئەو نەکبەتی بوو ئەو شەڕی بوو شەڕی خلیجی بوو شەڕی ئێران عێراقی بوو ئەو خێر و بەرەکەتە ڕووکردە ڕووکردە ئێران بەس دوایی کە تەواو بوو ئێستا هەموو فڕۆکان بەسەر عێراق ئەوە زۆر قسەیەکیش ئەوترێ بڵێن ئاسمان دەفرۆشرێت
ئەو باسی شتێکی وەکو ڕێنماییەک بیار وەکو وڵاتیان هۆشیارییان نەبیانی چەند ساڵە کەمترین فڕۆکەتە بینی دوو کەڵکی بەسەر ئاسمان باسەکەم ساڵی 2014 ئەم گەشتیارانە کەم بوونەوە خەڵک ئەو موچە نەما بواری ئابووری خراپ بوو کە بواری ئابووری خراپی خەڵکەوە بە سەفەرکات مەگەرەوانی کە لە ئەوروپا بگەڕێنەوە ساڵی 2017 ئێوە هەموو تاموان نەزانین لە 25 نوێی 2017 ڕێفراندۆم کرا کە ڕێفراندۆم کرا ئێمە تەوقی ئەومان کە پێشەچی وتمان عێراق دەست بۆ فڕۆکەخانەکانە بە یەکەم شتیش کە دەستی بۆ بر فڕۆکەخانەکان ئەوە بۆ ئاسمانی عێراق کوردستان داخرا بەڕووی هەردوو فڕۆکەخانەکە دوای 3 مانگ 4 مانگ عێراق ڕێکوتینەوە لەگەڵیا بەڵام بەداخەوە تورکیا ئاسمانی خۆی داخست بە بڕووی گەشتەکانی فڕۆکەخانی سلێمانی بەبەستی سیاسی بوو باچینە ئەو بابەتەوە بۆ ساڵێک و 3 مانگ 4 مانگ زۆربەی زۆری گەشتەکانی ئێمە وەستا بەڕووی ئەوروپا و تورکیا یعنی تقریبا ئێمە نزیکەی 160 گەشتەکان مامۆستا بوو ڕاست ئەوروپا مەلێ داخرا بریتانیا داخرا تورکیا هەمووی داخرا تەنها ما بۆ وڵاتانی دەوروبەر و بەغا لەبەر ئەوە بە ساڵی 2018 ئێمە گەشتەکانمان زۆر کەم بووە هەتا ساڵی 2019 تورکیا ئاسمانی کردەوە وردەوە دەزیایی کردەوە بەڵام بۆ نەکبەتێکی ئێمە لە ساڵی 2020 کۆرۆنا هات کە کۆرۆنا هات هەموو دنیا وەستا نەک سلێمانی بۆیە گەشتەکان کەم بوونەوە و ڕێنمایە تەندروستەکان بە جۆرێک بوو بەڕاستی خەڵک زۆر حەزەرێ کرد ئێمە خۆشمان زۆر حەزەرمانەکرد لە کارمەندەکانمان چونکە خۆتان نەزانن ئەوێ کارمەندەکان تووشی کۆرۆنا بوون خۆ بێ کەرەنتینە بکرێن بۆ 14 ڕۆژ و 21 ڕۆژ کە کارمەندەکان ژمارەیەکی مەحدودی شنەوانی کە پێگەشتون تۆ ناتوانانی کارمەندە دەرەوە بینی بۆ فڕۆکەخانە ئیشی پێ بکەیت چونکە ئەبێ ئەو ستاندەرەکان بزانێت بۆیە بەڕاستی ئەمە کاریگەریی زۆر خراپی کردە سەر گەشتەکان و من لێرە ئەیڵێم لە کاتی کۆرۆنا کەرەنتینەکەی 4-5 مانگی 2020 خەڵکانێکی زۆر لە دەرەوەی عێراق بوون تایبەتی کورد لە هندستان و لە مالیزیا و لە سین و لە وڵاتانی دەوروبەر و لە وا کرا کە ئەو خەڵکە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بە فڕۆکە وەتی هەرێمی کوردستان ئێمە زۆر هەوڵماندا زۆربەی زۆری ئەو هاوڵاتیانە کە کوردن و زۆربەی زۆری هی ئەم دەبەرەی ئەمە بگەڕێنەوە بۆ شاری سلێمانی بەڵام بە زۆرێک لە جۆرەکان بەغدا و هەولێروان ڕێکەوتبوون کە ئەو گەشتانە زیاتر بۆ بەغا هەولێر بن بۆیە بەڕاستی بواری فڕۆکەوانی پێویستی بە پشتیوانیەک و هەمانجێکی هەمەلانەیە تەنها ڕاستە ئێمە ئیشە ئیدارەکانەکەن لە فڕۆکەخانە بەڵام ئەمە بەما تەواو نابێت ئەمە حکومەت پشتگیری بکات ئەبێ هاوڵاتیان پشتگیری بکەن دەسەڵاتداران پشتگیری بکەن بۆ ئەوەی پێش بکەوێت لە خزمەتی هاوڵاتیان و پێشکەوتنی وڵاتەکەمان بێت ئەوەی کە جەنابەت باسی کرد باسی بەکرێدانی ئاسمانەکەن بە پێ ڕێکەوتنامەی شیکاغۆ هەموو وڵاتێکی خاوەن سەروەری خاوەنی ئاسمانەکەی خۆیەکی هیچ فڕۆکەیەک ناتوانێت بچێتە سەر هیچ وڵاتێک داخلی ئاسمانی هیچ وڵاتێک بێ بە پێی ئەو ڕێکەوتنامەیە ئەگەر موافقەتی ئەو وڵاتەوە نەگیرێت بە پێڵەنشی سۆڤەرجینیتی یعنی سیادا عێراق ئێستا سیادەیە بەسەر ئاسمانی خۆیان وڵاتێکی وەکو ئێران سیادەیە بەسەر ئاسمانی خۆیان ئەو فڕۆکەی کە باس ماگەر کە بێ بۆ فڕۆکەخانەیەک پێشوەختە بە موافقەت وەرگرێت موافقەتی چی وەرەگرێت داخلبوونی فەزای عێراق ناتوانێت هیچ فڕۆکەیەک بێتە فەزای هیچ وڵاتێک و موافقەتی پێشوەختی نەبێت کە موافقەتی پێشوەختی هەبوو تەسجیلێک لێوێ کۆرسانەکەی لێوەیە تەسجیلەکەی لەو ناوەندەیە کە داخڵە بێت تەوان پەیوەندیەکە کە پەیوەندی کرا بزانێت ئایا هەیەی کەنەی بێ ئەو کاتە کۆمەڵێک ڕێکار هەیە پێوترێت ناتوانێت داخل بێت ئەگەر هەر داخل بوو ڕێکاری کە هەیە هەر جێی نەگرت ئەو کاتە کۆمەڵە شتێ ئەبێ بینی شەینتەوە لە فڕۆکەخانەی سلێمانی ئەو وەسایلانە هەیە بەڵام ئێمە تا ئێستا ئەو شتانەمان نەوتووە ئێمە ئەتوانین تحزیری ئەو فڕۆکەیە بکەین ئەگەر هاتە ئاسمانی سلێمانی عێراق مەسەلەن موافقەتی نەبوو پێش ئێمە بێ عێراق ئینزاریکە کە هاتە بێ ئێمە ئینزاریکەین هەر نەنیشتەوە ئەو بێ عێراق فڕۆکەی بۆ بنێرێ بە زۆر بینیشێنێتەوە هەر نەنیشتەوە بێگەی بات زۆر وڵاتەکان ئاوا بێت ئاسمان چۆن ئەرز بەکرێ دێت ئاسمانش کرێ ئاسمان حەقی ئەو وڵاتەیە هەر فڕۆکەی بەسەر ئاسمان ئەفرێت ڕسمێکی هەیە بۆ نمونە ئەگەر فڕۆکەیەک بێت لە ئەوروپاوە بۆ ئەستەمبوڵ بەسەر عێراق هەروە بۆ خلیج ئەو مەسافەی کە لەسەر ئاسمانی عێراقا بە پێ ڕێکەوتنامەکان ئەوە کرێشی هەیە ئەو کرێژێتە حسابی بانقێکەوە لە وڵاتێک بۆ عێراق ڕۆژی وایە 500 بۆ 600 بۆ 700 بۆ 1000 فڕۆکە بەسەر عێراق ئافرێت ئەمە هەمووی داهاتە بۆ عێراق
من لێرەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵێم لێرەوە بۆ ناوەندان ناڵێم کە کۆکردنەوەی داهات لە ئەستۆیانە پەرلەمانتارانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەڵەدارانمان نەبەغا تکامان وایە بە دوواداچوونێ بکەن بۆ ئەو داهاتانەی کە لە بواری فڕۆکەوانی لە ئاسمانی عێراقا دەست ئەکەوێ ئەو داهاتانە ئایا لەوە بەشی هەرێمی کوردستانە دەن چونکو یەک تەقسیم سێ ئاسمانی عێراقی هەرێمی کوردستان داهاتەکەش بۆ عێراق چێتەوە طبعا چ عێراق سیادیەوە ئەوە پێڵن داهاتی سیادی بۆ قلیم نییە چونکو ئێمە بواری فڕۆکەوانیمان بەس بەهارەکان هەیە دەسەڵاتمان نییە لەبەرەوە پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ناوەندەکانی خۆیەوە کەناڵەکانی خۆیەوە مفاوزاتەکانی خۆی ئەو بوارەش باز بک بزان ئەو حسابە لە چۆیە و چۆن یێتەوە بۆ ناو عێراق و چۆن حسابە زۆر باشە کاک تایرۆک و دوایین پرسیاری من ئەمە پرسیاریەوە بکەم بۆ نمونە ئێستا هاوڵاتیانە گەربیانە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە گەشت بکەن یاخود لە وڵاتێک ترە بۆ نمونە بێنەوە ناو هەرێمی کوردستان و لە فڕۆکەخانەی سلێمانیە و چ مەرج و پێوەرێک هەیە بۆ گەشتکردن بەڵێ ئێمە وەکوتمان بە پێ ڕێنمایەکانی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق لە عێراق لیژنەیەکی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هەیە لە وەزارەتی سەحا دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق وەکو لە هەرێمی کوردستانیش هەیە بەڵام ئێمە زیاتر پابەندین وانەی یاسای فڕۆکەوانی عێراق بۆ فڕۆکەخانەکان مانگێک تقریبا لەمەوە پێش مانگ و نیەک لەمەوە پێش عێراق تازەترین ڕێنمایی دەرکرد کە پێویستە کاوە هاوڵاتیانی کەوا سەفەر دەکەن هاوڵاتی عێراقی نەک هاوڵاتی ئەجنەبی ئەوانەی کە سەفەر دەکەن لە ناو عێراقەوە بۆ دەرەوە عێراق پێویستە کە هەردوو ژەمە ڤاکسینەکەی وەرگرت بێت لەگەڵ فەحسی PCR نەگەتیڤ پێش 72 ساعت بەڵام ئەوانەی کەوا ئەجنەبین بیانین و جوازی ئەجنەبیان پێ تەنها PCR یاخود هەردوو ژەمە ڤاکسینەکە یعنی هەردوو شەرتەکە فەرز نییە بەسەر ئەوانی کەوا بیانین یەکێکیان بەڵێ بەڵام ئەوانەی خۆمان تەنها PCRەکە شەرتی ئەساسە چونکە حتا ئەگەر ڤاکسینەکەشی وەرگرت پێ زۆر کەسێ تووشی کۆرۆنا بووە ئەبێت دڵنیابینەوەی کە کۆرۆنا نیە بۆچی کە فڕۆکەخانە سیستممان هەیە ئێمە تیمێکی پزیشکی دانیشتووە ئەو دۆکۆمنتە چێکەکات سیستمیشمان هەیە ئەو PCRە کۆدی لەسەرە کۆدەکە لە هەموو عێراقا خوێندێتەوە خێتە ژێر سیستمەکەەوە ئەگەر کۆدەکە ڕسمی بوو ئەوە ڕێگەی پێدێت کۆدەکە ڕسمی نەبوو بە ساختە حسابەکەی ئێمە تا ئێستا چەندین دۆکومنتی ساختەمان گرتووە کە خەڵک خەریکی ساختەکاری لە چیە حتا لە بەحسەکەی خۆشیە من نازانم یعنی فەلسەفە چییە لەوە تۆ بۆ بواری خۆتە نتوانی بچی پشکینی بکەیت 48 ساعت پێشەوەی گەشتەکەەکەی کە 2 دقیقە خەیانەیە و ئاسانکاریی زۆریش کراوە بۆ ئەوە و ئەوەی تۆ دڵنیابینەوەی کەواتەوە هەڵگری باوەست نیت و بە ئاسانی و خۆشی سەفەرەکە بکەیت ئەمە بۆ ڕۆشتن بۆ هاتن تەنها ئەگەر یا فەحسی پێبێت یا هەردوو ژەمەکە وەرگرت بێت کە هاتبێتەوە ئەگەر هیچی شێ پێ نەبێت لێرە فەحس دەکەن ناو فڕۆکەخانە بە پێی ڕسمێکی وەزارەتی سەحا وایە هێدەرەوە پێرێ تازەترین تانەتیجێ ئەو پشکنینە دەچێت اینجا ئەوە لەوێ تعودیشی لێ وەرەگرن هەتاکو فەحسەکە دەرەچێت لە ماڵەوە کەرەنتینە بکرێت ئەگەر جێبەجێ بکا خۆی ئەو کەسە ئەگەر احتیمام بەخۆی پێرێ دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق تازەترینی دەرکردو بۆ ئەوانەی کەواشن بۆ حەج عومرە ئەڵێ ئەو کەسانی کە ئەچن بۆ حەج عومرە پێویست ناکە دوو ژەمە ڤاکسینەکەیان وەرگرت هەروە بە فەحسی PCR ئەتوانن سەفەر بکەن ئەمە ئاخرین ڕێنماییەکە لە سەرەی فڕۆکەوانی عێراقەوە لە دوایە من هەندێک شتێ حەزەکەم بێنم ئەگەر ماڵمادێک بەڕێزان فڕۆکەخانە بۆ خزمەتی خەڵکە فڕۆکەخانەی ئێستا 4 بەشە 4 بۆ گەشتیاری بۆ کارگۆ پەیمانگەی فڕۆکەوانی سنتەری کەشناسی ئێستا کە من لە بەڕێدای بەرزتان دانیشتوم لە پەیمانگەی فڕۆکەوانی کۆرسی ڕاهێنانمان هەیە بۆ کارمەندانی خۆمان مامۆستای خۆمان بە موافقەتی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق و مەعهەدی تەهرانی عێراقی کە ئەمە بوارێکی گرنگە بۆ ئێمە پێشکەوتنی فڕۆکەخانە وا گێڕانەوەی زۆری داهات دووهەم داوا لە هاوڵاتیان دەکەم تکام وایە ئەو کەسی کە وایە سەفەر دەکات پابەندێ بەڕێنمایەکانی فڕۆکەخانەوە من وەکو خۆم وەکو بەڕێوەبەری گەشتی هەتاکو ئەو بەڕێزانی کە لە فڕۆکەخانە هەر لە ئاسایش هەر لە ئەندازیارەکان هەر لە ئۆپەرێشن هەر لە کۆنترۆل هەر لەو کارمەندانە هەر لە کۆمپانیەکان تەواوی ئەو کارمەندانە بۆ خزمەتی هاوڵاتی دانیشتین تکام وایە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی ئێمە بن ئێمە لە خزمەتی ئەوانین تکامان وایە ئەو ڕێنمایانەی کە لا تەندروستی دەرەچێت جێبەجێ بکەن هەوڵ نەدەن بە پێچ و پەنا بە ساختەکاری و بە تەلەفۆن و ئەمانە ئیشەکانی خۆیان ڕای بکەن هیچ کەسێ نەیەتە فڕۆکەخانە چونکە لە فڕۆکەخانە سیستم هەیە هەموو ساختەکاریەکان لە بواری جواز فیزا دۆکۆمنت PCR
ئەوانە هەمووی کەش بکرێ زۆر جاروی داوەکە ئەو بەڕێزیێتە فڕۆکەخانە ساختەکاری کردووە یاخود ئێوە بە جۆرەکان بڕوا سەفەر بکە ئالە من پەلەمە یاخود حاڵەتی حاڵەتەکانە شتی وا قبول ناکرێت بە هیچ جۆرێ کام وایە پابند بن بۆ ئەوەی سەفەرەکان خۆشی بکەن و بە سەلامەتی بگەڕنەوە کە ئێمە لە خزمەتیانن هیوادارم هەمووی سەفەری خۆشی سەلامەتی دەستە خۆش بە ئەندازیار تا عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی سپاس بۆ وتەکانت.